نزیکەی ساڵێکە حکوومەتی هەرێم بڕیاری داوە نرخی دەرمان لە دەرمانخانەکانی هەرێمدا ڕێک بخات کەچی تا ئێستا نەیتوانیوە بڕیارەکە لە تەواوی شارەکانی هەرێمدا بخاتە بواری جێبەجێکردنەوە. وەزارەتی تەندروستی دەڵێت شاری دۆک یەکەم شارە کە بڕیاری یەخستنی نرخی دەرمان جێبەجێ دەکات و تا ئێستا نرخی 6,000 دەرمانیان ڕێک خستووە. دەژڵێت ئێستا لە شاری هەولێر و سلێمانیش سەرقاڵی جێبەجێکردنی بڕیارەکەن و لالایەن پۆلیسی پارێزگاکانەوە چاودێری دەرمانخانە و نرخەکانیان دەکرێت. نرخی دەرمان ئێمە نزیکەی زیاتر لە 6,000 دەرمانمان نرخ کردووە و حسب معلوماتی من ئێمە چەند فترەیەک لەمە پێشدامان بە پارێزگا و قایمقامەکان و ئێستا لە وابزام لە پارێزگای دوهۆک جێبەجێ کراوە و لە پارێزگای سلەیمانی و هەولێر لە پرۆسی جێبەجێکردنایە و من لێرەوە داوا ئەەکەم لە هەردوو ئەتوانم بڵێم لە هەر سێ پارێزگاکە و قایمقامەکان کە ئەو پرۆسەیە جێبەجێ بکەن چۆن نرخ بۆ شتەکانی تر. لەو کاتەوەی کە حکوومەت بڕیاری داوە نرخی دەرمان ڕێک بخرێت تا ئێستا 82 کۆمپانیای دەرمان و 25 کۆگا و 54 دەرمانخانە لە هەرێم بۆ چەند کاتێکی جیاواز داخراون. سەرپرشتیاری لیژنەی کۆنتڕۆڵی دەرمان و بەدواداچوون ئاماژە بوو ئەوە دەکات جگە لە داخستنی کۆمپانیاکان و دەرمانخانەکان و کۆگاکان چەند کۆمپانیایەکیش خراونەتە لیستی ڕەشەوە کە جارێکی دیکە ناتوانن کاری هاوردەکردنی دەرمان بکەنەوە. نووسراکمان کرد بۆ پارێزگای هەولێر و سلێمانیەوە کە نوێنەری خۆیان دابنێن لە ڕێگەی پارێزگا و قایمقامێتەوە ئەو نرخانە جێگیر بکەن، ینی ئەوان بەداخەوە وای لاتوە ئێستا ئەبێ پۆلیس بچێ بۆ سەردانیکە دەرمانخانەکان ئەگە بێت و ئەو نرخانە لەسەر نەبێ ئەوان بتوانن سزایان بدەین. ئێمە لیژنەکانی خۆمان زۆر ینی بەڕێشی دەگەڕن لەسەر دەرمانخانەکان تا ئێستا توانیتمان زیاتر لە 83 کۆمپانیا دابخین بۆ ماوەی زۆر ینی جیاجە. هاچەندە بڕیار بوو تا کۆتایی ساڵی ڕابردوو نرخی دەرمان لە سەرجەم شارەکانی هەرێمدا ڕێک بخرێت و بچێتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام تا ئێستا ئەو کارە نەکراوە. وەزارەتی تەندروستیش دەڵێت بەردەوام دەبن بۆ جێبەجێکردنی بڕیارەکە، بەڵام ئەگەر بیانەوێت با زووتری کات بڕیارەکە جێبەجێ بکرێت ئەوە پێویستە ئەنجومەنی وەزیران بڕیارێک دەربکات بۆ ئەوەی هەر دەرمانخانەیەک نرخەکانی یەک نەخست ئەوە دابخرێت.